خوێندکاری ژێر بە هیوای کاتەچ خۆش لەگەڵ وانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتمە لاپەڕا 51. لە لاپەڕا 51 باسی ئامادەبوون بۆ تێست. پرسیاری ژمارە 1: خشتەی خوارەوە خەمڵاندنی 4 خوێندکارە کە تۆماریان کردبوو بۆ کێشی کتێبی بیرکاری. ئەوە خشتەکەیە. هەر خوێندکارەی خەمڵاندنەچی کردیە بە کیلۆگرام. خەمڵاندنی سارا 1.5 کیلۆگرام، خەمڵاندنی یارا 1.9، سوزان 2.4، مریەمیش 2 کیلۆگرام. خەمڵاندنی مریەم بریتیە لە نزیکترینیان بۆ کێشی کتێبەکە. ئایا کێشی کتێبەکە چەندە؟ بەڕای من خوێندکاری ژێر چونکە ئەو ژمارە 2 کیلۆگرام نزیکترین ژمارە لە 2 کیلۆگرام بە من 2 کیلۆ 1 لەدایە کیلۆگرامە. بەڕای من ئەو وەڵامە ڕاستە. بەڕای من وەڵامی ب ئەوە ڕاستە، چونکە ئەوانی دی دوورترن لە ئەوانی دی دوورترن لەو ژمارەیە. پرسیاری ژمارە 2: نووسین بە درێژی بۆ ژمارەی 1.15 بەش لە 10,000 بریتیە لە. ئەو ئێرانە ڕاستە، چونکە 1 وەکو دەبینین ئەوە 1 لێرە نووسرایە، ئەوجا یەکەکەی دی کە 2 سفری لە پێشە، ئەوجا 5 کە دەبی 3 سفری لە لای چەپ هەبی. ئەوە ڕاستە، ئەوانی دی هەڵەنە. پرسیاری ژمارە 3: ڕیزکردنی ژمارەکان. ئەوە ژمارەیەک، ئەوە ژمارەیەک، ئێرەش ژمارەیەک، ئەوجا ئێرەش 4 ژمارە هەیە. تەماشایان بکەین. 49 لە لای چەپ 48، 49 48 48 بچووکترە ئەگەر ڕیزیان بکەین لە لای دەستی ڕاست لە لای دەستی چەپ، دەبی لە لای دەستی ڕاستمان هەرە بچووکەکەی دانێن 48 ئەوە یان ئەوە یەکەچیان دەبی ڕاستبی. لێرە 87، لێرە 78کە بچووکترە بێگومان، دەبی ئەو ژمارە سۆرەی لە پێشەوە دانین لە لای دەستی ڕاست. بەڵام زۆر ئاسانە لێرە کامی هەڵبژێری، چونکە تەنیا 48 هەیە، کەواتە ئەوان هەمویان هەڵەنە، ناوی بە 49 دەست پێ بکەین، چونکە 49 گەورەترە لە 48. ژمارە ڕاستەکە، وەڵامە ڕاستەکە ئەو وەڵامەیە 48 و 78، 48 و 87، ئەوجا 49 و 22، ئەوجا 49 و 30. لە بچووک لۆ گەورە هەمیشە بچووکەکە لە لای ڕاست بنووسە. ئەگەر لە گەورە لۆ بچووک بی ئەوجا گەورەکە لە لای دەستی ڕاست دەنووسرێ. پرسیاری ژمارە 4: دڵدار پەتێکی هەیە درێژیەکەی 7 مەترە، دوو پارچەی لێ بڕاوە، درێژی یەکەمیان 24 مەتر و 95 لە سەدی مەتری، دووەمیشیان 10 مەتر و 95 لە سەدی مەتریە. ئایا لە پەتەکە چەند ماوەتەوە؟ هەتا ئاسان بی ئیشەکە، 2-3 ڕێ هەیە خوێندکاری ژێر. یەکەچیان ئەو دوو ژمارەی کۆ دەکەینەوە، سەرجەمەکەیان 7 لێ دەردەکەین لە سەرجەمەکەیان. هەندێک جاریش دەتوانی هەر یەک ڕاست 7 بینی ئەو ژمارەی لێکەم کەی کە ماوە چەند ماوە، ئەو ژمارەشی لێکەم کەی. 2-3 ڕێ هەیە. ئەمن لێرە ئەو دوو ژمارانە جارێک کۆ دەکەمەوە، ئەوجا 7 دەینم کەمی سەرجەمەکەیان دەکەم. کە دوو ژمارەکانم کۆ کردەوە، 1 و 10 و 95 و 24 و 95 وەکو دەبینن بووە 35 و
5 و 5 9 1 19 9 دەنووسم یەکەکە لێرە دادەنێم 1 و 4 دەکاتە 5 فاریزەکەشم بێگومان هینایتە خوارێ کردە 35 و 90 هەردوو پەتەکەی کە لێی بڕابوو ئەو جا هەفتای دەینم کەمی 35 دەکەم سفر سفرەکە دێتە خوارێ لێرە دەبیتە دا چونکە ئەو هەفتەی خورد دەکەمەوە دا نۆی لێ بڕوا 1 فاریزەی دەینمە خوارێ ئەو سفرە دەبی بە 9 5 لێ بڕوا 4 هەفتەکە دەبیتە 6 3 لێ بڕوا دەکاسێ 34 و 10 بزانم کامە 34 و 10 وەڵامە ڕاستەکە ئەو وەڵامەیە چمە لای پرسیاری ژمارە 5 درێژی باڵای هوشیار 150 سانتیمەترە درێژیەکەی 2 سانتیم و 75 سانتیم زیاترە لە درێژی باڵای بڵند واتە بڵند کورتترە هەرچەندە ناوەکەشی بڵندە کە دەکاتە لە جیاتی بڵند پیتی بەکار هاتیە نازانین بڵند چەندە بەس دەزانین بە 2 سانتیم و 75 لە سەد لە هوشیار کورتترە کام هاوکێشە بەکاردەهێنی بۆ ئەژمێرکردنی درێژی بڵند لێرە درێژی بڵند ئەگەر 2 سانتیمیشمان لەسەر دانا دەکاتە درێژی هوشیار ئەوە ڕاستە ئەوانی دی هەڵەنا لەبەرچ ئەوە هەڵەیە چونکە ئەگەر درێژی باڵای بڵند 150شی لەگەڵ دانین کۆیکەینە کو دەکاتە 2 ئەوە هەر زۆر هەڵەیە هەڵەشی زۆر گەورەی نەدەبا هەر بنووسرا بە ئەو پرسی ئەو وەڵامە لێرە ئەگەر 2 سانتیمی بینین لەگەڵ درێژی وشیار ئەو جە دەکاتە بڵند واتە بڵند دەبی درێژتر بی لە هوشیار ڕاستیش نییە درێژتر نیاوە لە بە هەندێک هەڵەیە لێرەش ئەگەر درێژی باڵای بڵند بینین 2 سانتیمی لێکم کەین ئەو جا دەکاتە باڵای هۆشیار ئەوەش هەر هەڵەیە چونکە بڵند کورتترە لە وشیار بە 2 سانتیم و 75 لە سەدی کەواتە ئەوە ڕاستە ئەوە زۆر هەڵەیە هەڵە لە کتێبە کەشە نابە ئەو هانووسراوە بە هیچ جۆرەک پرسیاری 6 وێنە ڕوونکردنەوەی ئەو وێنە ڕوونکردنەوەی خوارەوە ڕێژەی کچان و کوڕان لە یانەی وەرزشی خوێندنگەی چنار دەردەخە خوێندنگەی چنار ئەندامەکانی کوڕان و کچان کام ژمارەی دەی ڕێژەی سەدی بۆ کچان دەنوێنێ زۆر ئاسانە لێرە 45 لە سەد واتە 0.45 زۆر ئاسانە کامە 0.45 ئەوە چارە ئەوە 0.405 ئەوە 0.45 لە هەزارە نابی تەنیا 45 لە سەد ئەوەیە پرسیاری 7 کام لەم بڕانە 29 فاریزە 1 لە ژمارەی دەنوێنێ ئەمن ئەو پرسیارەی تێنەگەیشتم هەرچەندە چوم تەماشای کتابی زاراوەی بادینیشم کرد عەرەبیەکەش هەر تێنەگەیشتم بەڵام لە عەرەبیەکەی نووسرا بوو 29 فاریزە 1 فینە ئەو جەفی ڕەنگە بە من لێکدانەکە بی ئەوها فی ئەو ڕەنگە بڵێم ئەوە ڕاستە بەڵام هێشتاش ئەگەر تێبینیتان هەیە یان وەڵامی ڕاست دەزانن خوێندکارانی ژیر دەتوانن لە کۆمنت لۆم بنووس ئەوە مانای چییە دێمە لای پرسیاری چی دەزانی بنووسە نزیکەی 5 لە سەدی توێکڵی زەوی بریتیە لە ئاسن ڕوون بکەوە چۆن 5 لە سەد لەسەر شێوەی ژمارەی دەیی دەنووسی ئەوە زۆر ئاسانە 5 لە سەد زۆر ئاسان ئەوەی ڕاستی بی 5 لە سەد واتە 0.05 گوتمان ئەگەر یەک ڕەنووسمان هەبوو لە سەد هەمیشە سفرەکی لە لای چەپی ڕەنووسەکەی دەنووسین لە کاتی نووسینی بە ژمارەی دەی بەڵام ئەگەر 2 ڕەنووس بوو ئەوە کێشە نییە ئەوە وەڵامەکەیە پرسیاری 9 هاوکێشەی خوارەوە مانای چییە چی لە هەنگاوەکان بەکاردەهێنی بۆ شیکارکردنی باسی بکە ئەو جا شیکاری بکە نازام ئەو هاوکێشەیە مانای چییە بەس مانای ئەوەیە ژمارەکمان هەیە
کە نازانین جارێت چیە دیار نییە لە جیاتی پیتی دانرایە ئەو ژمارەیە کە کۆی دەکەمەوە لەگەڵ 1 و فاریزە 1 لەدا ئەو جا دەکاتە 5 فاریزە 9 واتە ئەو ژمارەیەم دەبی 100% کچکەتربی لە 5 فاریزە 9 هەتا بتوانم ئەو ژمارەی بەدەست بێنم. ئاسانترین ڕێ ئەوەیە ئەو ژمارەیە کەم ئەو ژمارەیە واتە 5 و 9 1 و 1 لێ بڕوە 9 کەم 1 دەکا 8 5 کەم 1 دەکات 4 واتە بریتە پیتی بریتە لە 4 فاریزە 8 لەدا پیتی ئەوەشی کارم کرد 4 فاریزە 8 لەدا ئەگەر بمەوێ ساغی کەمەوە کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو ژمارەیە ئەگەر زانیم دەکاتە 5 و 9 ئەوە شیکارەکەم ڕاستە. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە خوێندکاری ژیر هەتا وانەی داهاتوو هەر بژی.